سڵاو لە بینەرانی BK4 جارێکی تر هاتینەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست. هەر جارێک کە ئێمە بەرەو پێش بچین و شتی باشتر بەدەستبێنین، شادەی باشتر بەدەستبێنین، ئێمە دەتوانین بۆ ئێوەی ڕوونکەینەوە بۆ ئەوەی بتوانن جوانتر و باشتر ئیسفادە و سوودمان لێ وەربگرن بۆ ئیشە جوانەکانمان. و لە ئێستاشە ئێمە ماگانە ڕفرێشی ئیشەکانمانەکەینەوانێ کۆرسی زیاتر چارەسەری زیاتر بۆ چارەخوازەکانمان ئەهێنینە کلینیکەکەمان هەر لە توێنەرەوەی چەوری کە لە ئێستاە لە کاتی کۆرسی خواردنەکەیە کە پێشکەش بە چارەخوازەکانمانی ئەەکەین لە هەمان کاتە براندی تایبەت بە شوێنەکەمان پێشکەشی چارەخوازەکانی ئەەکەین لە کاتی دەرزی لەیانەکەیە و هەمویان ئەنجامێکی سەرسوڕهێنە لە دوای یەکەم جەلسە و دووەم جەلسە بە تایبەتی لە توێنەرەوەی چەوری مەنتیقەی بەروەردا کە زۆربەی کەسان بۆ کێشەوە ئەناڵێنن و لە هەمان کاتە وەکو بڕوانامەکەم کە دیبلۆمای بەریتانیم هێناوە لە چارەسەرکردنی جومگەکانی لەشی هەر یەکێک لە ئێوەی ئازیزە بە تایبەتی مەفاسیلەکانی پشت و قۆڵ کە ئازارێکی زۆر زۆریان هەیە ئەو کەسانە و تووشی سۆفان بوون یاخۆ تووشی ئیسابا بن بە تایبەتی لە کاتی وەرزشکردنایە خۆ لە هەڵگرتنی قورساییە کە زیاتر بێ لە کێشی خۆیانە من لە ڕێگەی تیراپیستەوە چارەسەر بۆ چارەخوازەکانمان ئەەکەین و لە ئێستاشا داوی ئاڵتونی کە یەکێکە لە چارەسەرەکانمان هێناومانەتە کلینیکەکەمان پێشکەشی چارەخوازەکانی ئەەکەین و ماگانە و بە تایبەتیش وەک گوتم ئێمە کۆرسات و خوێندنی بەردەواممان هەیە هەمیشە بۆی کە نوێترین چارەسەر کە لە هیچ شوێنێک نەبێت لەلای ئێمە دەست بکەوێت. مژدە بۆ هەموو کوردانی بەریتانیا بە پیا و بەژنەوە کە پێشتر ئافرەتێک نەبووە کەڵەشاخ بۆ ئافرەتەکان کە بە تایبەت بۆ ئافرەتە خۆشەویستەکان ئێستا دەتوانن بێنە لای ئێمە بە باشترین شێ و باشترین کوالەتی دەتوانن بێن کەڵەشاخیان بۆ بکەین. ئیسفادە و سوود و ئیسفادەیەکی زۆر زۆری هەیە. ناونیشانی شوێنەکەمان نیان پەیام ئاثەتیک لیدس LS27QA 1620 ڕێگرەت ستریت سویت 5 چاوەڕێی هەمووتانین بەنیازی دیدار.